سلااو لە تۆش بێ زۆر بەخێر بن. سپاس دەکەم عەزیزم. هەرگیز لە ژیانی خۆتا کەسانێکت بینیوە پابەندی وعد و بەڵێن نەبن؟ وڵا سەرەتا زۆر بەخێر بن، بەخێر بهاتنی کەناڵەکەتانەکەم. ئاکید زۆرە بینیوتە بە چاوی خۆت؟ بە چاوی مامەڵەت خۆم کردووە لەگەڵ زۆر یانی سا لە ڕۆژگاری ئەوڕۆ یعنی شتێکی بەردەوامە. هۆکار چییە ئەو کەسانە ئاوان ینی وڵا مەسایل زۆرە، نابن بە مەسایل زۆرە لۆ نمونە برین تەلەفۆن و تەکنەلۆژی ئەو شتانە زۆر تاسیلێک دێن نەبوونی سیلی ڕحم و ینی دوورکەوتنەوەی تاکەکان واکە بالضبط وعد و بەڵێن نەمێنێ. دوورکەوتنی تاکەکان و پارە بەڕقەمێک دەورێ. من کەسێکی تریشم دوان عینەن باسی پارەی کرد، ینی کەسەکە تا دەوڵەمەندتر بێ وعد و بەڵێنی نامێنێ. باشاری خۆمە برن درۆزنتر دەبێت. بەڵام من ینی بە شێوەیەکی گشتی هەموو دەوڵەمەنێکم وانە بینیوە. بەڵێ ینی هەیە دەوڵەمەنی زۆر باشمان هەیە، ئێستا دەگمەنە لەو بەڕای تۆ دەگمەنە ینی دەوڵەمەند بێ و خاوەنی وعد و بەڵێنی خۆی بێ زۆر دەگمەنە. بۆچی پارە بۆچی ئەوە ئینسانە گۆڕێ؟ یعنی پارەوەی لێ دەکە کە ئەنەما ئەگەی لە عایلی خۆشی نامێنێ، یعنی بە شێوەکی وە سەرخاڵێ کات. باشە لە کۆمەڵگەیەکە ئەگەر وعد و بەڵێنی تیا نەما ئەو کۆمەڵگەیە چی بەسەر بێ؟ ئەو خۆری لە ئاوا بوون ناکەیت بە ئەوانیادی زۆر باشە دەست خۆش بێ. زۆر سپاس بۆ جەنابەت ئەزیێتە کێشە. طبعاً ئەم قسەیە بەڕەهایی وانە ئەو برادرەوتی کەسەکان هەتاکو دەوڵەمەندتر بن درۆزنترە بن، یعنی ئەمە بەو جۆرە نییە وەکو مطلق. ئێمە لە ناو دەوڵەمەنەکانە لە ناو خواپێداوەکانە کەسی زۆر چاک، زۆر باش، زۆر متمانە پێکراومان هەیە کە پێویستەکە بەڕاستی ڕەشبین نەبین بەو جۆرە، بەڵام تیاشیا هەیە پارە وای لێ کردووە خاوەنی بەڵێنی خۆی نەبێ، خاوەنی قسەی خۆی نەبێ، خاوەنی پەیمانی خۆی نەبێ، زیاتر بە کەسێکی ناڕاستگۆ ناوزەند دەربکە لە کۆمەڵگەیە بەڕاستی کە ئەمە بەڕاستی خەتەرە. پارە لەو لایەنەوە بتگۆڕێت. طبعاً پارە کاریگەریی زۆر گەورەی هەیە بەسەر ئینسانەوە. اینجا ئەو ئینسانە ئەگەر خۆی بگرێ پەروەردەکەی وەها پتە و بەهێز بێ تەسیری لێ ناکە، بەڵام زۆر جار پارە مؤثیرێکی زۆر بەهێزە، زۆر گەورەیە، زۆر بڵندە بۆ ئەوەی ئەو ئینسانە بگۆڕێت. جاران خاوەنی قسەی خۆی بوو، جاران تەنانەت وەڵامی تەلەفۆنیەدایەوە، جاران کەسێک هەتا سادەتر بوو، ژیانی سادەتر بوو لەگەڵ خەڵکە، دەموچاوی گەشتر بوو لەگەڵ خەڵکە. بەڵام ئێستا کە پارەی هەیە نە دوورترەکەوێتەوە، بە خاوەنی بەڵێنی خۆی نییە، خواخوایەتی کەسێک داوای لێنەکە، تەکلیفی لێنەکە. ئەمە بەشێکە لە کاریگەری پارە لەسەر ئینسانەکان لە کۆمەڵگەی ئێمەیە. بەڵام وەکو باسم کرد ئێمە دەوڵەمەنێکی زۆرمان هەیە لە کوردستانە، کەسی چاکن، کەسی باشن، پێویستەکان نمونونەکانیان زەق بکرێتەوە، بەڵام ناشبێ ئەوە بشارینەوە کە پارە کاریگەری ئەو تۆ ڕاستە و خۆی هەیە بەسەر خوڕەوشتی ئینسانەکان.